طبعا معلومی جنابتانە چەند ڕۆژەکە ئەو عەرەبانەی عەرەبی هاوردە هاتینە یەخەی هەموو لایەکمانی گرتیە بە تایبەتی جوتیارەکانیش مەبەستیان پێ داگیرکاریە بەڕاستی ئەوجا ئەمەش هاتینە لێرە دیفاع لە خاچی خۆمان دەکەین لەبەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی السەلات وەسەلام دەفەرمێ من قوتل دون ماله فهو شهيد ومن قتل دون دينه فهو شهيد ومن قتل دون عرضه فهو شهيد ئەمەش دیفاع لە خاک و وڵات و نیشتیمان و ماڵی خۆمان دەکەین ئەگەر لەسەر ئەو ڕێگای بشکوژێن ئەوە هەر شەهیدین ئینشاءالله لێ زەرورە ئەمە هەموو لایەکمان ئەو دیفاعە بکەن خاکەکەش خاچی خۆمانە بە چەند دەلیلێکی گچکە دەینە بەرچاو و هەموو لایەک یەکەمیان ئەوە قەبرستانی پەرکانەیە با بزانین لە دێر زەمانەوە ئەو قەبرستانە هەیە چەند عەرەبی تێدایە بە تاکیدی یەک عەرەبیشی تێدا نەنێژدرایە دووەمینیان لە ساڵی 1947ەوە قوتابخانە لە دێی پەرکانە هەیە با بزانین چەند تەلەبەی عەرەب لەو قوتابخانەیە تەخەڕوجی کردیا تەنانەت یەک نەفەریشیان نییە ئەوە دەلیلەکی نەقلی و عەقلیە لە هەموو کەسە کە ئەو خاکە خاچی خۆمانە ئەمەش دیفاع لەو خاکەی خۆمان دەکەین بەڕاستی ئەوانە هاتینە تعدامان لێ دەکەن کە تعداشمان لێ بکەن ئەمەش دیفاع لە خاچی خۆمان دەکەین و لەسەر خاچی خۆشمان شەهید دەبین دووبارەش دیسانە کە دەستخۆشی لەو کەسانە دەکەین بە یەک لەفزیش بە یەک حرفیش پشتیوانیمان لێ دەکەن و بە تایبەتی دەسەڵاتدارانی خۆمان بەڕاستی گلەییمان لێیان هەیە خۆیان لەو مشکلانێمە بێدەنگ کردیە داوایان لێ دەکەین بەدەنگ بێن و داوایان لێ دەکەین بە جواب بێن لەبیرتانە ساڵی پار والله ئەعلەم کە پێشمەرگە تقریبان چەند مەترێک حرەکەی کرد یەک عەرەب لێرکانە نما ئێستاش داوا لە سەرکردایەتی کورد دەکەین یەک حرەکەی کە ئەو هەمان لێ بکەن سەرێکمان لێ بینە دەرێ ئەوانە نامینن چونکو دەرێ عەرەب تەشبیه کرایە بە گورجی دار و بەنێ لێی گەڕێی گۆشتت دەخوا مەنعیکەی هەر دەقەنێ وەسەلام عەلەیکم.